والله ڕۆژێ دێ ئەو قیتاری کە ئێستا ئەوەسێ لە مەحەڵەکەی تر ئاوا قیتاری من و تۆش بە کۆتا دێت ئەو کاتە ئەزانین لەناو گۆڕەکەی هاوارەکەی قال ربي ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت. براي برزم كاتك ملك الموت كاتت نادى الله لقرآن أفرميه واتقوا يوما ترجعون فيه إلى الله. نموني الربوارك لبن دارك لا أمشي دزنيجيك أقري توزي إسراحة أكا باشان جي إيلي سيبري دارك بو همو خلقا والله من يكجار سفر ميلا بن أو دار إسراحة أكم أم دنياي أهوايا كاروان سرايا سفري بعيد وزادي لن يبلغني وقوتي ضعفت بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا وعلى آله وصحبه أجمعين. جي خويتي إنساني مسلمان لهر سفر وقشتك شتيك فير به لما كانت السؤال أم قتارة بوين كاتكي دياري كراوبو بپلپل بۆی دوانەکەوین هاتینە ناو قیتارەکەوە ئەوەی کە جێی سەرنجە ئێمەی مسلمان هەتاوەکو دو ساتەکانی تەمەن بیر لە گرنگی کاتەکان ناکەینەوە. کاتێکی زۆرمان کوش لە ناو مەمەڕ و ساڵەکەیە بیری ئەومان نەبوو تاخیرە بین لە قیتار کە کاتێک هاتینە قیتارەکە و گەیشتینە کاروانی قیتارەکە کە چاوەڕێی ئێمەی ناکرد زۆر سوپاسی خوامان کرد و سەرکەوتین و هاتینە ڕێوە. بەڵام ئەوەی کە گرنگە بیزانین ئەو تەمەنەی کە من و تۆ هەمانە خوای پەروەردگار ڕۆژانە بانگمانەکە يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. أي بندگانە من ستەمم لەسەر نفسی خۆم حرام کردووە لەسەر ئێوەش حرامم کردووە ستەم لە یەکتری مەکەن. گەورەترین ستەمێکیش ئەوەیە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ إن الشرك لظلم عظيم. هاوڵدانان بۆ خوای پەروەردگار دوای شتانێک ئەکەوین کە ئەسڵ و ئەساسی نییە بۆ قیامەتی ئێمە سوودی هەبێ. جا نمونەی ئەم کاروانە ئەوەیە وا تۆزێکی ماوە بە دوو زمان بانگمان ئەکا ئەڵێ شتەکانتان بپێچنەوە ئەشیاکانتان جێمێڵن لەسەر مەسئولیەتی خۆتانە هەر شتێکتان لێبێ. دوایی ئێمە بەرپرسیار نیمان ئێمە چەندێ بۆ ئەم دنیای عاقڵی شتەکانمانە پێچینەوە و فریا ئەکەوین و دا ئەبەزین و ئەم کورسەی کە ئێستا من بەکرێ گرتومە ئەگەر بێت و لە شاری مەکەدا نەبەزم پۆلیس بە زۆر دامەگرێ. برای بەڕێزم کاتێک کە مەلەک المەوت کاتت نادە الله لە قورئانە ئەفەرمێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله. لو ساعتە بترسەکە بەبێ کە سوکار ئەگەڕێیتەوە بەلای الله نە ماڵت نە مناڵت نە ژنت هیچ شتێکت لەگەڵا نییە. وەکو شاعرە فەرمێ ئەتەیت القبور فناديتها فأين المعظم وأين المحتقر وأين المدل بسلطانه وأين المزكى إذا ما افتخر تفانوا جميعا فما مخبر ومات الجميع ومات الخبر. أفرمي شوما گۆڕستان و بانگم لێیان کرد دەم و باس ئیخبار کەس ئیخباری نییە کوا ئەو کەسانی کە ڕێزلێگیراو بوون کە شان و شەوکەتیان هەبوو کە هێز و دەسەڵاتیان هەبوو کە حیمایەیان هەبوو کە پارەیان هەبوو کوا کەس نییە کامە ڕێزلێگیرا و کامە بێ ڕێز و بێشکۆ و داما و سژن و دیل و ئەسیرەکانە تەفانە و جەمیعەن فەما مخبرون هەموویان مردن. هەموو ڕۆژێک ئێمە خۆشەویستەکانمان بەدەست خۆمانێنە قەبر. وەک شاعرە فەرمێ وكم من صغار يرتجى طول عمرهم. چەند مناڵی بچووکەیە باوکی دڵغی پێوە لێدات ببێتە دکتۆر عمرەیەکی پێ بکا گەورە بێ دەستی بگرێ لە پیریە وقد أدخلت أجسادهم ظلمة القبر. هەر لەم کاروانی عمرەیەکە لێرەین برایەک مناڵێکی مردووە ئەوی مامۆستا ئاگرمان تێبەربووە بۆ ئەو مناڵەمان بۆ کارەکەی چییە؟ دەیان دڵغی بۆ مناڵەوە لێداوە کە گەورە بێ دەستی بگرێ لە پیریە. ئەڵڵا ئیشی خۆیەکە. برای بەڕێزم ئەم قیتارەکە ئێمە ئەگەیەنێتە جێ ئەبێ دابەزم ئیشی من ئەمە نییە. هاوشەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ نمونەی من نمونەی ئەوەیە إلا كراكب استظل تحت شجرة ثم راح وتركها. نمونەی من نمونەی ڕێبوارێکە لە بن دارێکدا ئەنشێ دەستنوێژێک ئەگرێ تۆزێ ئیسراحەت ئەکا پاشان جێ ئێڵێ سێبەری دارەکە بۆ هەموو خەڵکە. بەڵام من یەک جار سەفەرم هەیە لە بن ئەو دارە ئیسراحەت ئەەکەم. ئەم دنیایە ئاوایە كاروان سرايا بو هركسي ليما نامينيتوا ولو كانت الدنيا تدوم لأهلها لكان رسول الله صلى الله عليه وسلم حيا وباقيا.
ئەگەر دنیا قیمەتی هەبووە ئەو بمێنێتەوە داواکان نەک من قسە بەوە خەڵکم مردنێکی حتمی لە پێش هەمومان ڕۆژێک دێ لەم سەرزەویە نەماوی ئەو کاتە ئەم لاشە هیلاکەی کە ئێستا کاتت نییە بۆ نوێژکردن کاتت نییە بۆ ئەمرەکردن کاتت نییە بۆ حەجکردن کاتت نییە بۆ خێرکردن کاتت نییە بۆ سیلەی ڕەحم و سەردانیکردی کە سوکارت دەستگیرۆی دایک و باوکی خۆت ڕۆژێک دێ ئەچیتە ئەو قبرەوە 500 ساڵ ملیۆنی ساڵ لەژێر ئەو خاکەی ئاوی هەوڵدە ئەو لاشە هیلاکەت لە شوێنی ئیسراحەتی پێ بکە کە شوێنێکەی قبرەکەیە ئەو قبرە وەکو ئیبن مەسعود فەرمێ لەیسە للمؤمن راحة دون لقاء الله ئیمانداری عاقڵ کە کەیسە ژیرە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ذهبوا بشرف الدنيا وكرامة الآخرة ئەگەر دەتەوێت لە دنیا بە شەرەف و شکۆ بژی و لە قیامەتا کەرامەت و ڕێزمان هەبێ مەلائیکە ڕێزمان لێ بگرێ پەروەردگار ڕێزمان لێ بگرێ ئەبێ بیر بکەینەوە بزانین ئەم دنیاە جێیمانەوەی هەتاهەتایی نییە ئەم دنیاە زۆرێ لە گەورەکان تایە ژیان زۆر بە ئاسانیش لە دەستیان دەرچوو و بۆ من و تۆش نامێنێتەوە هەر ئێستا بیر بکەرەوە بچۆ سەردانی گۆڕستان بکە ئەو باوکت کە ڕۆژانێدا ئەنشت تۆ تەکلیفی ئەوەت ئەکرد ئەجەل لە کۆمەڵات جووتیە پێڵاوت بۆ بکڕێت تیشێرتێکت بۆ بکڕێت بتان بە سەردان و سەفرەیەکتان پێ بکە ئێستا لە ژێر ئەو خاکەیە بە ساڵ سەری لێ نادەی واللهی ڕۆژێ دێ من و تۆش ئەو مەسیرمانە پێ واللهی ڕۆژێ دێ ئەو قیتاری کە ئێستا ئەوەسێ لە مەحەتەکەی تر ئاوا قیتاری من و تۆش بە کۆتا دێت ئەو کاتە ئەزانین لەناو گۆڕەکەی هاوارەکەی قال ربي ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت خوایە بمگەڕێنەوە بۆ ئەو دنیایی کە نوێژم تیای نەکرد کە عمرم تیای نەکرد کە خێرم تیای نەکرد کە دینەکەی تۆم بەڕاست نەزانی ئەرێ برا تۆ ئیلتیزامت بە دینەوە هەبێت چ زەرەرێکت کردو ئیلتیزامت بە دینەوە هەبێت چ زەرەرێکت کردو من عمل صالحا فلنفسه کاتێک کردەوەی چاکەکەی دەنگت نزمە ئاهلی مزگەوتی نوێژ ئەەکەی عیبادەت ئەەکەی بۆ دایک و باوکی خۆت چاکی بۆ دەرودراوسێ خۆت چاکی پارە دێ زەکاتەکە دەرەکەی دیتە خزم و کەسوکارەکەی خۆت والله ئیسلام جوانت ئەکا ناشرت ناکا والله بەڵام چی بکەم کە ناتوانم سەوتەکەم پێت بگا و بە خۆمانە بچینەوە شتێک بۆ قیامەتی خۆمان بکەیت والله ئەم قسانی من بۆ تۆی ئەەکەم کە کوردی هاوزبانی برا و خوشکی خۆمی والله ئەم قسە لە پێناو ئەڵڵا نەکەم ئەم کاتە دۆزەخەوە لەسەری هەموو کردەوەکانمان لە سەنگی مەحەکەدا بە بۆیە ئەزیزەکەم بیرێ لە قیامەتی خۆت کەرەوە بیرێ لە 45 ساڵ و 30 ساڵی ڕابردوو ژیانی خۆت کەرەوە گەنجێکی بزا لە تاوان چی ئیسپادەیە کرد بزا لە داچەڵەکاندی مسلمان چی ئیسپادەیە کرد بزا لە دڵشکانی دایک و باوکی خۆت چی ئیسپادەیە کرد بەزەیەکت بە خۆتا بێتەوە مردن پیری و گەورەی نازانێ وەکەم من سەقیم عاشت حینە منە داری پیرێژن و ئەختیاری وا هەیە 10 ساڵە کوڕکچەکەی دوهاکاڵێ خوایە ئەمانەتی لێ وەربگرەوە ئیهانە مەکە لە قیامەت لەسەری لەسەر دایک و باوکم مەم خەرە دۆزەخەوە کە ناتوانم خزمەتی کەم نامرێ تۆ زۆر بەزووی لە دنیا دەرەچی داواکەم لە خوای گەورە ڕەحم و بەزەی خۆیمان بەسەرا بڕژێنێ ئەم سەفەر و گەشتەی کە ئێمە کردمان سەفەری عیبادەت بوو داواکەم لە خوای گەورە سوبحانه وتعالى ئێمە و ئێوە هیدایەت بدا لە ڕۆژی قیامەتە لەو بەهەشتە بڵێن الحمد لله الذي أذهب عنا الحزن والله گومانم نییە دەوڵەمەند لە فەقیر دڵی سەغڵەترە فەقیر لە دەوڵەمەند لە دڵ ڕاوکێ و ناخۆشتر ئەژێ بۆی بگاتە دەوڵەمەند و هەمووشمان خۆراکی ئەو خاکەین کاتێکە ئێوارەدا هات و بازار هەڵەگیرێ هەر کەسێک دوو عەلاقە بۆ مناڵەکانی خۆی باتەوە ڕۆژێک دێ تابوتەکە و کفنەکە زیاتر هیچ شتێک مڵکی تو نییە 1 مەتر خۆڵەکە نەبانمانە و کچ و ژن و مناڵیش هەمان ئێوارە چێشت و برنج و گۆشت ئەخۆن لەبەرەوەی من و تۆ لە قەبراین قڕبەسەری بۆ من و تۆ ئەوان نانەخۆن بە مودەوری زەمن لە ماڵەکەشتا ئەسڕێتەوە وەکو چۆن کە سوکاری ئێمە مرد و سڕایەوە من و تۆش مەسیرمان هەر ئەوە ئەبێت داواکەم لە الله عاقبەت خێرمان اللهم احسن عاقبتنا في الأمور كلها وأجرنا من خزي الدنيا وعذاب الآخرة والسلام عليكم ورحمة الله وبركاته